ئاچینە سەر بەشی کۆتایی بەرنامەکەمە یا بەشی کۆتایی ئەم میحۆرەکانی بەرنامەکەمان ئێوش لەسەر کاریگەری ئەم بڵین پەیامەیە لەسەر دۆخی کوردستان لە ئێران دۆخی پرسی کورد لە ئێران بەچلایە کاکەوە ئایا هەمان ئەم پرۆسەی ئاشتیە یاخود بە جۆرێک چارەسەری ئاشتیانە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانی شامەتڕەحە بە مەزەندەی من شتێکشم بیستۆ پێم خۆشە ڕوبەڕووی ئەوەی بکەم وەزانم کە بە پێی ئەوەی کە بکرێ حتمما وەڵامە دەنەوە ئەوەم بیستووە کە یەکێک لە بەشەکانی ڕێکەوتنەکانی کە کراوە کە دیارە بە بەشداری ئەمریکا و هێزەکانی تریش لە ناوچەکەیە بە تایبەتی ئەمریکاوە تەنانەت ئیسرائیلیشی تایە ئەوەیە کە ئەو چەکدارانەی یاخود ئەو گەریلایانەی کە لە پێشتر لە قەندیلەوە ڕۆیشتون و ئێستا لە ناو هێزەکانی سووریای دیموکراتان ئەمانە ئەچنە ناو پژاکەوە و لە پرۆسەیەکی سەربازی ڕوبەڕووبوونەوەی جمهوری ئیسلامی ئێرانە بەکارهێنرێ ئەم قسەیان بیستووە ڕێکەوتنێکی وام نەبیستووە ئەنکە هەبێ ڕێکەوتنێکی وا هەبێ بەڵام خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە هەزاران گەریلای هەیە هەر خۆی هەزاران گەریلای هەیە ناویان یەڕەکەیە واتە یەکینەکانی ڕزگاریان بە یەکینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یەکنەکان ڕزگاری کوردستان ئەمە خەڵکی ڕۆژهەڵاتن بە هەزارانن لە هەموو چیاکانی ڕۆژهەڵاتی کوردستانە تا دەگات بە داڵاها و تا دەگاتە خواردتر و ئەملاتر لە هەموو چیاکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا هەن پێگەیان هەیە چالاکیان هەیە جموجۆڵیان هەیە ئەمانە بۆخان هێزی خۆیان هەیە بەشی خۆیان هێزی خۆیان سەربازی شەڕ و پێکدادان لەگەڵ جمهوری ئیسلامی ئێرانە نەویستوە شەڕ جموجۆڵی بڵێن ئەوەی کە پێگوتر لە زمانی سەربازە پێ پروپاگاندای چەکداری ینی کار لەسەر ئەنیەکەن ناو خەڵکە ئاگەرن قسە بووە ئەمانە بڵێن هین هەن ینی بە هەزارانیان هەیە بەڵام ئێران وەکو یەکێک لەو دەوڵەتانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کێشەی قورسی هەیە لەگەڵ گەلانە و بەتایبەتی لەگەڵ گەلی کووردا ینی ئەگەر زوو هەنگاو نەنێ گۆڕانکاری لە ناو خۆیدا نەکە ماف و ئازادەکانی گەلی کورد گەلانی دیکە زوو چارەسەر نەکە ئەم کێشەیە چارەسەر نەکە محکومە بە گۆڕانکاری لە دەرەوە لە دەستێردانی دەرەوە و زەمینەی ینی شۆڕشی ژیان ئازادی بەڕاستی بە مەزەندی موابزەم جارێکش بێکەوە بەشداری بەرنامەیەکمان کە قسەمان کرد پێگەی ئەنی ستوندا ئایدۆلۆژی و سیاسیەکەی تێکشکان ئەوەی کەماوە تەنیا ستوندا عسکەرتاری و ئەمنیەتەکەیەتی ماوە لەبەرەوە دەوڵەتی ئێران دەبێت هەرچی زووە گۆڕانکاری بکە ڕاست ئێستا لەم دوسێ ڕۆژە تووسێ هەنگاوی ناوە مەسەن گوتی نابێ نەورۆز پیرۆز کرد خەڵک بە لێشاو نەورۆزی پیرۆز کرد هەر زووتریش دەستیان پێ کرد ئەو مەسەلەی حیجاب و ئەم شتانیان ئەو یاسە گۆڕیۆ ئەمانە بەس نین ئەمانە دەبێت ئێران بیزانێ ئەمانە بەس نین کۆمەڵێک گەل هەیە لە ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت دان بە ماف و ئازادەکانە بندرێ زمانیان کللتوریان بتوانن خۆیان بەڕێوە ببن بەشداری سیاسیان هەبێ یعنی ئێوازان دەوڵەتی ئێران دەوڵەتێکی مەذهبی دینی توتالیتارە ئەم دەوڵەتە ناتوانێت لەم دۆخە لەم گۆڕانکارانە بەردەوام بێ خۆ ئەو ئەتۆمێک کە هەیەی خۆ بەرامبەر گەلی خۆ ناتوانێت بەکاری بێنی ئەو ئەتۆمەت بۆ چییە کە تۆ ناتوانێت کێشەکانی خۆت چارەسەر کرد لەبەرەوە ئێستا ئەو ئەتۆمێک کە دروستی کردویان دەوێت دروستی کە بۆتە بارێکی گران بەسەر بۆتە بەهانەیەک بۆ دەستێوەدان لە جیاتی ئەتۆم پێش بخە پێویستە گەورەترین ئەتۆم پێشخە کە دیموکراسیە ئەگەر ئایا دەتوانێت بێگومان ناتوانێت بەم عقلەتی ویلایەتی فەقێ ناتوانێت گۆڕانکار کرد بۆیە پێویستە سیستەمی تو ئێرانیش بگۆڕێ ئەمە خاڵێکی گرنگە جمهوری ئیسلامی ئێرانیش لەو هێزانە نییە کە توانی تافپەزیری لە خۆی نیشامداتەوەوانەوە نییە وەختی خۆی تابیرێکی ئاوا هەبوو یان وەکو میزەڵان وایە یەکونی تێبکەیە تەقێ ئەو نییە بڵێ زەڵانێکە پڕە لەین ئاڵ و گۆڕیکابێ بەڵام من پرسیاریشم لێرەیە هەبێت شتێکی سروشتێکی سیستەمی ئێرانیش هەیە توانستی داخۆشتاندنی ریفۆرمی هەیە ئەمەشی هەیە ینی وەکو دەوڵەت یان لەم ماوەیە مادی کەڕوبیان مەسەڵ
چەندی ساڵ و گرتیان بۆ ئازادیان ئاگادیان کرێ ئەمەسە ئەم توانستێکی خۆگونجاندنێ بەڵام دەوڵەت دوای 45 ساڵ گەیشتۆتە دۆخێک دەبێت بگۆڕدرێ ینی ئەمە ینی ئێران لەوە دەرچووە ریفۆرمی تێدا بکرێت دەبێت بگۆڕدرێ ینی دەبێت گۆڕانکاری بنچینەی لە سیستەمی خۆیدا بکە ینی کا حەسەن پژاک پێ وایە پژاک دروشمی ڕوخاندنی جمهوری ئیسلامی ئێران بەرزکاتەوە لە ڕوخاندن زیاتر ئەوەندەی کە من لە پەژاک تێگەیشتم گۆڕینی سیستەم بە تێکۆشانی دیموکراتی بە تێکۆشانی سیاسی بەو سەر هەڵدانانەی کە بڵێن ژنجیان ئازادی کە بڵێن بەرەو پێشوو ئەمە فراوانتر بکرێ بەمە گۆڕانکاری بکرێ ینی پەژەک توانستێکی گەورەی هەیە ینی لە بواری جەماوەریدا یەکێک لە دەتوان بڵێن بەهێزترین هێزی هێزە لە تەواوی ئێراندا نەک لە ڕۆژەدا لە ئاسی کوردستانش نا لە ئاسی ئێراندا بەهێزترینیانە و پێگەیەکی جەماوەری زۆر بەهێزیەیە و لە هەمووشی گرنگتر پرۆژەی هەیە پەژەک پرۆژەی هەیە و هێزێکی پارتیزانی زۆری هەیە و جەماوەرێکی زۆری هەیە ڕێخستنێکی زۆری هەیە لە هەموو شارەکانی کوردستان تا لەگات بە شیراز و تاران و گەرێک شوێنی دیکە پێویست ناکەم باسی بکەین ینی توانستێکی گەورەی هەیە لەبەرەوە هێزی هەرە دیموکرات و لە ئێرانە پەژەکە پرۆژەشی هەیە بۆ ڕۆژهەڵات پرۆژەشی هەیە بۆ تەواوی ئێران تەسەور وایە کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئامادەجی ئەوەی کە بتوانێت خۆی بەڕێوە ببە زۆر لە توانستی ڕۆژئاوای کوردستان زیاترە ئەمە وەکو ئین باسی دەکەم ینی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان توانستەکەی کە هەیەی ماتەوزەی ئەزمموی شوراییشان نەبووە ئەزمموی کۆمەڵە و شوراکان و بەراگراوندێکی کارەکان و شتێکی تازە نەبوو بۆیان ئەوەی کە لە کوردستانی ئێرانە بووە ئێمە لە کوردستانی عێراق لە ئەزمموی شوراکانی کوردستانی ئێرانەوە فێر بووین کە جوڵانی شوراکانمان بەڕێ ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت و ئێران بەگشتی ئەو توانست ئەو ئەزممونەی ساڵی 1970 ئەمانەشی هەیە و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان خەڵکی زۆر وشیارە ینی وەکو دەتوانین بڵێن لە دوای ئەو ئەزمموی 1970وانە لە دوای ئەوە کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان ئەنی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان خۆی دینامیزمی خۆی پێش خستووە لە دەروی حزبە کلاسیکەکە ئەمە زۆر گرنگە بۆیە خەڵکی ینی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان توانستی خۆبەڕێوەرەتی زۆر بەهێزتری هەیە وەک ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستانی ینی ئەمە ڕنگ بێ بۆ هەندێک کەس هین بێ ینی وەکو شتێکی زیادەڕۆی بەڵام ئەوەندێک کە من خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بناسم توانای ئەوەی کە بتوانێت سیستەمێکی خۆبەڕێوەرەتی هێزێکی زۆر لە حەسەدە گەورەتر پێک بێنێ ئەم پۆتانسیێنە لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە بۆیە گەلی ڕۆژهەڵاتی کوردستان کێشەیەکی وای بۆ نایەتە پێش وەکو کە بڵێن لە ڕۆژئاوای کوردستاندا لە 12 ساڵەدا تا خۆیان لەسەر پێڕاگرت زۆر کێشەیان بۆ دروست بوو ڕۆژهەڵاتی کوردستان ئەم کێشانیان نابێ و لە هەمووشی گرنگتر عقلی ڕۆژهەڵاتی کوردستان لە حزبە کلاسیەکان زۆر لە پێشترە ئەمە زۆر گرنگە یعنی گەل لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان لە حزبە کلاسیکەکانی ڕا پێشووتر زۆر لە پێشترە مەسەلا نە سەڵتەنەت تەلەبیان ئەنی ئەسڵ سەڵتەنەت تەلەب هەر ڕەتەکەنەوە ئەم حزبی کلاسیک میلیگەرای سەرەتایی ڕەتەکەنەوە ئەو حزبە دینی و سەلەفی و خەلەفی و نەزە ئەم شتانە ئەنی قبول ناکەن کۆمەلگایەکە ئامادەیە بۆ ئینەکی سیستەمێکی دیموکراتیک لەبەرەوە چەپ و سۆشیالیزمیش لە کوردستانی ئێرانە زۆر هینترە زۆر بەرجەستەتر و میراسێکی بەهاداریشیان هەیە ینی دەبێت ئەوش مرۆڤ لەبیر نەکە ینی میراسێکی گەورەی سوسیالیستی و چەپ و بەرخودانێکی لە ڕۆژهەڵاتی کوردستانی لەبەرەوە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا لە چوارچێوەی ڕێکخراوی مەدەنیدا لە چوارچێوە ڕێکخراوی وەکو چالاکوان هینێکی گرنگیان هەیە ئێستا لە ناو کۆمەلگای ڕۆژهەڵاتدا فۆرمێک لە خۆڕێخستنی کۆمەلگا دروست بووە ئەگەر سبنە دەرفەتی بۆ بڕەخسێ دەبێتە فۆرمێکی خۆبەڕێوەرەتی ئەمە زۆر گرنگە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەبەرەوە داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر پرشکدارە زۆر پرشکدارە توانستی لە هی ڕۆژئاوای کوردستانیش زیاترە توانستی ئەوەی کە کاریگەری لەسەر تەواوی ئێرانش دابنێ ینی
گەلانی دیکەی ئێران بە مەزەندەی من ڕۆژهەڵاتی کوردستان دەکەنە نمونە بۆ ئێرانی داهاتوو بۆ سیستەمی ئێرانی داهاتوو ینی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان چی سیستەمێک بپەژرێنن گەلانی ئێران بە تایبەتی بەلوچ و تەنان تا ڕادەیەک مەسەن عەرەبی ئەحواز و ئەمانە گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان مۆدیلەکەی ئەوان پێیان پەسەندە ئەوان ئەو مۆدیلە بە بنەما دەگرن ئەمەش خاڵێکی پۆزتیفە بۆ گەلی کورد لە ڕۆژهەڵات و ئێرانیش زۆر باش